چەند دۆسیەکی زۆر گرنگەن کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیەەوە بە پەیوەندیان بە کۆی کوردستان و هەرێمی کوردستانەوە هەیە. یەکێک لەوانە دۆسی قەیرانی دارایی موچە و قەرزەکانی هەرێمی کوردستانە. ئێمە بۆ هەموو ئەمانە خەریکی ئامادەکارین بۆی کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ بکەینەوە. لەگەڵ دیوانی چاودێری دارایی لەسەر خەتین. ئێمە قسەمان لێ وەرگتون کە لە هەفتەی داهاتوە ئەوان وردبینیەکانیان لەسەر قەرزەکانی هەرێمی کوردستان تەواو دەبێ کە تەواو بێتە پەرلەمان و ئێمە دەیدێنە لیژنەی دارایی و کۆبوونەوەی پەرلەمانی بۆ حازرەکەین تەبەن بە ئامادەبوونی حکوومەت دەبێ ئەوە لەبەرەوەی پێویستی بە ڕوونکردنەوەی بە هەمان شێوە بۆ ڕێککەوتنی هەرێمی کوردستان و بەغدا کە گرنگە بەلامانەوە چارەنووسی ئەم گفتوگۆیانە ئەم دانوستانانە بە چیەگە چاوەڕێ چارەنووسی ئەو ڕێککەوتنەژەکەین بەڕاستی چکە ئەوش گرنگە بۆ ژیانی خەڵک بۆ دۆخی ئابووری بۆ شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کە ئەمە دوو بابەتی زۆر سەرەکین. بابەتی تریش هەن کە بەلامانەوە بە هەمان شێوە گرنگە و دەبێت قسەی لەسەر بکەین و یاداشتی لیژنەکانی پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەمان و ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانمان پێگەیشتۆ لەبارەیانەوە. پەیوەندی بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم هەیە، پەیوەندی بە دۆخی تەندروستی هەیە، کام و ئەمانە دۆستی گرنگن ئەبێ دانیشتەکانی پەرلەمان سەبارەت بەمانە دەست پێ بکاتەوە.